هەر سەبارەت بە سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراق و بەرپرسانی باڵای عراقی سەبارەت بە پرسی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی شارەزای ئابووری و سیاسی دەکەین بەڕێزان هەر لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لەبێت. دەمەوێت یەکەم پرسیارم بۆ بەستمەوە بەم راپۆرتەی پێش ئێستا کە میدیاکانی عەرەبی زۆر بە بایەخ و بە گرنگیەوە باس لە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەکەن لەگەڵ شاندی یاوەری بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ بەرپرسان، تەنانەت شارەزایان و چاودێرانیش ئەم سەردانە بە جیاواز و گرنگ لە قەڵەم دەدەن. گرنگی ئەم سەردانە چییە کە ئاوا باسی لێوە دەکرێت؟ سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان 24 و بینێرانی عزیز بۆ سپاس بۆم دەرفەتە. ئەوەی کە گرنگە و شتێکی جیاوازە لەم سەردانی ئەم شاندەی هەرێمی کوردستان کە شاندەکە لەسەر بەرزترین ئاستی ئیداری لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، سەرۆکی حکوومەت و جێگر و ژمارەیەک لە وەزیرەکان و بابەتێکی تر هەیە سەرجەم لایەنە سیاسیەکان سەرچیەکان کە بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوون لە ئەندامەتی ئەم شاندە. وەرەوها تەوقیتی ئەم سەردانە زۆر گرنگە کەواتە ئەو تەفاهماتی کە هەیە گەیشتە خاڵەکی پێشکەوتوو و تەنها پێویستە گەڵاڵە بکرێتن بەو شاندە ئاست بەرزە و جێی ئاماژەیە نەک بەس وەک راپۆرتەکەتان ئاماژەی پێکرا سەردانی سێ سەرۆکاتی سەرەکی لە عێراق کراوە، جمهوریەت و وەزیران و پەرلەمان، بەکوڵ هەمان کات سەردانی 8 سەرکردەی سەرەکی سیاسی لە عێراق کرا و هەمووان تقریبان بە شێوەی ئەرینی گفتوگۆ کرا و هەمویان پشتگیری ئەم داواکاریەکان و دەستوریەکانی هەرێمی کراوە. بۆیە ئەم سەردانە بەڕای من بە سەردانێکی گرنگ و مێژوێ ئەژمار دەکرێت، وەرەوە لە میدیا جیهانیەکانیش بە هەمان گرنگی باس کرالی. باشە دکتۆر، لە ماوەکانی ڕابردوشدا سەردان هەبووە جۆرە و جۆر، ینی هەر لە سەردانی گرنگی خۆی هەبووە، بەڵام ئەم سەردانە ینی وا دەکات کە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بە تەواوی تونند و تۆڵ بێتەوە. ئەو لێکتێگەیشتنی کە دەگوترات لێکتێگەیشتن نییە، فعلەن لێکتری تێبگەن و ئیتر پێکڕا سیاسەتێکی دروست و ڕێک لە بەرژەوەندی گەلی عراق بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش بۆ هەرێمی کوردستان ئیدی بەڕێوە بچێت چاوەڕێ ئەوە دەکرێت یاخود دەبێت هەرەمە دووبارە بێتەوە؟ خۆی ئەوەی گرنگە بزانیت چارەسەری ئەم کێشە و کێشەکانی تری هەڵپەسێدراو نێوان هەرێم و بەغا، طبعا نەک تەنها کێشەی موچە، کێشەی موچەمان هەیە، کێشەی یاسای نەوت و گاز هەیە، کێشەی مادەی 140 وەرەوە ڕێکەوتنامەی سنجار. ئەم چوار کێشە سەرچی هەمویان باس کرا، بەڵام لەو سەردانە سەخت کرا لەسەر لایەنی دارایی و بابەتی بوجەوە و بەرژەوەندی هەردوو لایە ئەم کێشەیە بەردەوام نەبی، چونکە تا ئێستا ئەوە تەمەنی حکوومەتی سودانی کەمتر لە 1 ساڵە و ئەمە ئەگەر چارەسەر بکرێتن لەو ماوە کورتەدا ئەو بە دەستکەوتێک ئەژمار دەکرێت، چ لەسەر ئاستی عێراقەوە، چ لە ئاستی هەرێمیشەوە، لەسەر ئاستی جیهانیشەوە. حکوومەتی سودانی بە خۆشبەختەوە پاڵپشتێکی باشی هەیە، چ لە ناو عێراقەوە لەسەر ئاستی جیهانیشەوە. بۆیە ئەم دەرفەتە زۆر گرنگە بقۆستەوە، ئەمە اختیبارەکە بۆ حکوومەتە کە بتوانێت لە هەفتەی داهاتوو لە اجتماعەکە بە بڕیارێک دەربچی یەکلاکەرەوە بیتن بۆ ئەم کێشەی پشتی هەرێم لە بوجە کە پشکەچی مافەکی دەستوریە هەرێم داوای دەکاتن، نەک شتێکی زیاد لە حەقی خۆی. زۆر باشە، دەمەوێت قسە بکەم لەبارەی سودانیەوە، بەڵام بەر لەوە دەمەوێت لە ڕووی ئابووریەوە ئەم سەردانە هەڵبسەنجێنیت، ئەم ڕێککەوتنی نێوان فیدراڵ و هەرێم تا چەند گرنگیەکی هەیە لە ڕووی ئابووریەوە. ئابووری هەردوو لا هەم هەرێم هەم عێراق بە شێوەیەکی گشتی بە تەواوی دەبوژێتەوە. چەندە گرنگە ئەم جۆرە لێکتێگەیشتانە؟ خۆی ئەساسی هەموو تەفاهمەک بەرگەکانی دەستورە و یاسایەکانە. هەرچەندە هەرێم چەند ملاحەزاتێکیە بوو، چەند سەرنج و تێبینێکی بوو لەسەر یاسای بوجە، بەڵام دواتر بە فەرمی التزامی خۆی دەربڕی بە جێبەجێکردنی ئەم یاسایە. ئەوەی کە پابندە بە پەیوەنددارە بە هەرێم سێ مادەیە، مادەی 11 و 12 و 13 هەندێکیان دەرفەت هەیە کە جۆرا و جۆر تەفسیر بکرێ بۆ بەرژەوەندی لایەک لەسەر حسابی لایەنەکەی تر،
بەڵام ئەگەر نیازپاچی هەبیتن بەڕێی من بەرژەوەندی گشتی گەلانی عێراق پێش بخرێتن پێشوەی تەفسیر و جێبەجێکردنی هەر بەرگەیەک ئەوەی گرنگە بەتایبەت بابەتەکانی وەک باز دەکەی بابەتی نەوت کە لە بەرگە 12 باسکرایە هەرێم سەرجەم بەرگەکانی خۆی جێبجێ کردووە کەچی لەلایەک عێراق تا ئێستا نەیتوانیە بەرگەی 12 ئەوەی تایبەتە بە هەناردەکردنی 400,000 بەرمیل نەیتوانیە ڕێگە خۆشکرا لەگەڵ تورکیا بۆ ئەو بەرە هەناردە بکرێت لە هەمان کات نەیتوانی ئەو 400,000 ساغ بکاتەوە لە ڕێگەی پاڵۆگەکانی ناو عێراقەوە لە کاتێکدا هەرێم ئامادەباشی خۆی دەستنیشان کردووە بۆ تەواوی جێبەجێکردنی ئەم بەرگانەی کە پەیوەنددارە بەخۆی باشە هەرێم ینی هەموو ئامادەباشێکی دەربڕی وەکەوەی کە باست لێوە کرد لە ڕابردوودا ئەوەشمان بینی بەڵام عێراق ناتوانێت ئەمە بکات بۆ ناتوانێت عێراق ئەمە بکات ئایا مەبەستێکی هەیە یاخود فعلا ناتوانێت بەخۆی لەناو تەحالوفی ئیدارە دەولە چەندین حزب هەیە ئەو حزبانە هەمویان منسەجمنینە هەموو هاوڕانینە لەو نزیکبوونەوە کە هەیە کە ینی دروست بووە نێوان هەرێم و بەغا هەندێکیان کۆسپە دروست دەکەن وەک بینیمان لەو کێشەیە کە دروست کرا لە کەرکووک چەندین لایەن کە بە خودی سوودانی ئەترافی کرد چەند هەندێک کەس هەیە ژێربەژێرەوە کار دەکەن و هەموو ئەرکەکانی حکومەت وە دەکەن سەرکەوتوو نەبیتن لە چارەسەکردنی ئەم کێشەیە لە هەمان شێواز کرا لە بابەتی بوجە بەڵام ئێستا من گەشتبینم کە هەموو لایەک دەزانن کە مەسلحەتەی هیچ لایەک نییە ئەم کێشەی بەردەوام بیتن و لە دەستدانی شەریکەکی سەرەکی گەورە لەسەر ئاستی عێراق وەک کورد و هەموو حزبەکانی کورد ئەمە زۆر گرنگە احتیوا بکرێ و شەراکەتێکی ڕاستەقینە بچەسپرێ لەسەر ئاستی عێراق لەسەر ئەو سێ ئەساسیاتی عملی سیاسی تەوافق و شەراکەت و تەوازنشە لە نێو قسەکانەدا گوتت گەشتبینم بە ڕەوشی باشتربوونی ڕەوشی عێراق و پەیوەندیەکان لە کاتێکدامە هەموو جار وەکو نوکتە و باسێک قسەی لێوە دەکرێت کە گەشتبینی بۆ عێراق کەمێک ئەستەمە بۆی هەبوونی و هەموو پێک هاتە و یاخود ئەم هەموو لایەنە سیاسی جیاوازە و خلاف لە نێوانیاندا هەیە ئەمە دەبەستمەوە یەکسەر بەم پرسیارەش بڕیارە ڕۆژی یەکشەممە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆب بێتەوە لەسەر ئەم دەرەنجامی ئەم سەردانەی شاندی هەرێم بۆ بەغدا لەوەشدا گەشتبینی و ئەگەر گەشتبینیەکە لە چیەوە سەرچاوە دەگرێت بەڵێ بەتەکید خۆی شتش هەیە باسمان کە جگە لە فاکتەرە ناوخۆیەکان فاکتەری ئەقلیمیش هەیە فاکتەری نێودەوڵەتیش هەیە چەندین وڵاتی نێودەوڵەتی وڵاتی ئەمریکا وڵاتی ئێران وا دیارە ئەوان لەسەر خەتن و ڕۆڵی خۆیان بینیوە لەسەر هەورکردنی ئەم کێشەیە و گەیشتن بە زووترین کات بە چارەسەرێک ئەوەی کە یعنی کێشەی سەرەکی نێوان هەرێم و بەغا تەفسیراتی زیادیایە لۆ پشکی هەرێم بەڵام خۆی گرنگە وەک مافەکی دەستوری هەموو هەوڵاتانی عێراق بابەتی موچە جیا بکرێتەوە و ئەم تەخصاتێکە دانرا بۆ بوجە جیا بکرێتەوە بۆیە ئەو بڕەپارێک کە ئاماژە پێکرا ڕپۆرتەکەتان تەفعیلی وەختە کاراکردنی ئەم بیرۆکەیە بابەتی موچە جیا بکرێتەوە لەم سەر مستحقاتی هەرێم کە بتعان زیاتریشە لەو پشکە بەڵام تاکو کێشەی ئینسانی کێشەی اقتصادی دروست نەکا لە هەرێم زۆر گرنگە ئەمە بە شێوەی مستقل مامەڵە لەگە بکرێت بە هاوشێوەی هەموو پارێزگەکانی عێراق بە هیچ بەبێت دواکەوتن ئەم بڕەپارەیەک هەناردە بکرێ و استحقاقەکی هەرێمیشە یعنی دەستوریشە لە هەموو فەرمانبەران و خانی نیشانی و شەهیدەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی شارەزای ئابووری و سیاسی لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی دکتۆر.